وڵای زەن ئەمڕۆ لە دەستپێکی بەرنامەکە گفتوگۆ دەکەین لەسەر مامۆستا وەکو ڕەگەزێکی سەرەکی ناو سیستەمی پەروەردە و لانی سایکۆلۆژی و کاریگەری لانی کاریگەری قەیران و گرفتەکان لە ئێستادا بەتایبەت لەسەر لانی سایکۆلۆژی مامۆستا جیاواز لەمەش گرنگی شارەزایی سایکۆلۆژیا و ئەو زانستە لەلایەن مامۆستایانەوە بۆ جێبەجێکردنی سیستەمی پەروەردە وەها لەوانەوتنەوە و لەکۆی ئەو بوارانەی کە پەیوەندی بە وانەوتنەوە و پەیوەندی بە شارەزاکردن و فێرکردنی خوێندکارانەوە ئەمڕۆ لەگەڵ مامۆستا عەزیز ئالانی نووسەری بواری پەروەردە و سایکۆلۆژیا گفتوگۆیان بابەت دەکەین کە میوانی بەرنامەکەمانە مامۆستا عەزیز بەخێر بێیت بانیتان باش سپاس دەکەین سەرەتا بە گرنگی مامۆستا دەست پێ بکەین وەکو ڕەگەزێکی سەرەکی لە سیستەمی پەروەردەدا گرنگی مامۆستا چییە و کاریگەری چییە لەسەر سیستەمەکە بەگشتی سەرەتا سپاسمان بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان بۆ کەناڵەکەتان کە بایەخ بە پەروەردەدا سپاس بۆ دەناویست و بابەتێکی گرنگە کە ئێوە بەشداریتان هەبێەوە دەستگاکانی میدیا کاریگەریان هەبێت لەسەر بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری پەروەردەیانی تاکەکانی کۆمەلگا لە ڕاستیە مامۆستا ئەو بوونەوەرە ئەکتیڤەیە کە هەمیشە ئەتوانێت زانیاری و زانستەکان بە مرۆڤەکانی دیکە بناسیێنێ و میکانیزمێک بدۆزێتەوە بۆ گواستنەوەی زانیاریەکان لە مێشکێکەوە بۆ مێشکێکی تر واتە کۆڵگەی سەرەکی ناو سیستەمی پەروەردەیە بێگومان باش ئەمە پێویستیان بە چییە بۆەوەی بتوانن وەکو پێویست ئەوانیش ئەم پەیامە بکەین یان ئەمەی پێیان ئەمزان وەکو مامۆستایەک ئەرکی خۆیان جێبجێ بکەن پێش هەموو شتێک مامۆستاژ وەکو هەموو مرۆڤێکی تر مرۆڤە لەبەرەوە هەموو پێداویستە مرۆییەکانی پێویستە لە ڕووی دابینکردنی پێداویستەکانی ژیانی گوزەرانی هەروەها هەموو ڕەمەک و غەریزەکانی کە لە ژیانیدا پێویستە هەستکردن بە ئاسوودەیەکی دەرونی ئاسوودەیەکی جەستەیی تەندروستێکی باش دابینکردنی پێداویستیە کۆمەڵایەتیەکان داراییەکان دابینکردنی گوزەران بڕینەوەی موچەی شایستە بە ئەو کەسانی کە لە بواری پێگەیاندن و دروستکردنی تاکەکانی کۆمەلگا کارەکەن چونکە مامۆستا خاوەنی کارگەیەکە کە ئەویش بریتە لە خوێندنگە و قوتابخانەکە لەوێەوە مرۆڤەکان بەرهەمەهێنرێن و ئەخرێن ناو کۆمەلگەوە لەبەرەوە ئێمە هەمومان لە هەر ئاستوپ لە بابەتێکی زانستی دابین بەرهەمی دەستی مامۆستایانی لەبەرەوە دەرهێنراوی کارگەیەکین کە مامۆستایان بەڕێوەبەری ئەو کارگەیەن بۆی ئەبێ ئەو پێداویستیانە هەمووی بۆ مامۆستا دەستەبەر کرابێ ئەو سا مامۆستا ئەتوانێت لە بارێکی هاوسەنگدا پەیامەکەی خۆی بگەێنێت باشە دەستەبەر نەکردنیان پێداویستیانە بۆ مامۆستایان چ کاریگەرێکی ئەبێ لە لایەنی سایکۆلۆژی مامۆستایە دواتارێک لەسەر توانە و ئاستی مامۆستایان بۆ لە پیشەکەیاندا ئەوە مەترسێک گەورەکەیە و ئەوە وشەیەکمان لا دروستەکە کە بەداخەوە ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا زۆر بە ئاسانی لەگەڵ ئەو وشەیە ڕاهاتوین و خێرا دەری ئەبڕین و هیچ بە قوڵنابینەوەتیایە کە ویژ وشەی قەیرانە یعنی وشەی قەیران یەکێکە لە وشە زۆر ترسناکان کە نابێ بەکار بهێنرێت ئەوە ڤایرۆسێکی زۆر خەتەرە کاتێ ئەکەوێتە هەر بابەتێک لە بابەتەکانەوە کاتێڵی تەندروستیت قەیرانی هەیە یعنی هەموو تەندروستی کۆمەلگا لە ژێر مەترسیدایە یعنی هەموو تاکەکان بەرەو ژیانێکی ترسناک بەڕێیەکەون کاتێک ئەڵێ ئابووریت لە ژێر قەیراندایە دیسانەوە بە هەمان شێوە ینی هەموو مەترسیەکانی بواری ئابووری و دارایی و پەیوەندیدار بە دەستەبەرکردنی ژیانی خەڵکو ئەمانە هەموو لە مەترسیدایە کاتی ئەڵێ ئاسایشت لە قەیراندایە یعنی هەموو مرۆڤەکان لە ژێر هەڕەشەیەکی مەترسیداردان بۆیە وشەی قەیران هیوادارم کە کەم بکرێتەوە بەڵام بەکەمکردنەوەی نارە دەستگاکانی میدیاکان بەکەمکردنەوەی لەو کەسانی کە بەرپرسن لە کەمکردنەوەی هۆکارەکانی قەیرانەکان کە بێ بەڕاستی وشەی قەیران ئەو وشە ترسناکەیە کە هەمومانی خستۆتە ژێر پرسیارەوە ئێستا لە کاتێکدا ئێمە لە هەرێمێکی بچکۆلە داژین کە بۆیە خۆشترین گوزەران و ژیان دابین بکرایە بە پێی ئەو هەموو دەستکەوت و داهاتانی کە لە وڵاتە دەوڵەمەندایە هەیە کەچی لەگەڵەوەدا هێشتا مرۆڤەکان لە قەیرانێکی زۆر ترسناکە ئەژین یعنی پێت بڵێم ئایا مامۆستا لە کاتێکدا ئەوە بۆ 4 مانگەچێکە گیرفانی بەتاڵە لە لە گیرفانی بەتاڵەوە چاوەڕێیەکەی مێشکە بەتاڵەکانی مناڵەکان پڕ بکرێن لە زانست و زانیاری باشکەواتە ئەوات زۆر تەسیری هەیە بۆ سەر سایکۆلۆژیای مامۆستاس و سایکۆلۆژیای مامۆستاش بە هەمان شێوە تەسیری هەیە بۆ سەر خوێندکارەکان بڵێ بێگومان ئێمە کاتێک کە باز لە باری دەرونی مامۆستاکەین ینی مامۆستا دەکەوێتە کۆمەڵێک حاڵەتی ئەو تۆوە کە ڕەنگە پێشتر لەوانەی بەسەر نەهات بێ ڕەنگە
پێشتر مامۆستا بۆ خۆی پزیشکێکی دەرونی و چارەساز بوو بێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. بەڵام ئێستا بۆ خۆی جیرۆ دەیە بەدەست ئەو کێشانەوە، بۆ خۆی ئەناڵێنێ بەدەست خەمۆکی، ناومێدی، دڵەڕاوچێیی، ڕەشببینی، دەروونپەرستی، بێزاری، گۆشەگیری، هەڵچوونێکی سەلبیانەی نابەجێ، یاخیبوون، تێکچوونی شیرازەی خێزانی، یعنی تەشەتوتی فکری و با بڵێن پەرتەوازی بوو. ئەمە هەموو بۆ قەیرانی دارایی ئەگەڕێتەوە ناکرێ بڵێن هەمووی هەر بۆ قەیرانی دارایی ئەگەڕێتەوە، چکە ئێمە بەشێک لەو کێشانەمان پێش قەیرانی داراییش هەرا بوون. لەوانە ئاستی هۆشیاری مامۆستا خۆی، یعنی تێگەشتنی ڕۆشنبیری، ئاشنابوونی بە کتێب خوێندنەوەی، شارەزابوونی لە بواری پەروەردە، ئاگاداربوونی لە پرەنسیپەکانی پەروەردە، لە تیۆرە پەروەردەکان، لە ڕەوتی پەروەردە لە جیهاندا، لە دیاریکردنی کەم و کورتەکانی پەروەردە، هەڵسەنگاندنی کاروبارەکانی خۆی، بەراوردکردنی پەروەردەکەی خۆی بە پەروەردەی شوێنەکانی دیکە کە تا چ ئاستێک مەسەلەن توانێتی بە پێی ئیمکانیات و وەزعی خۆی هەنگاوێک بەرەو پێشەوە بڕوات. هەموو ئەمانە باوەڕێن کێشەکانی مامۆستا بوون لە پێش قەیراندا. ئەوانە هەبوون و اینجا کۆمەڵک کێشەی ترشی هاتە سەر کە ئەوانە قەیرانی ئابووری سەبەبیانە. کەواتە بەبێ دەستەبەرنەکردنی ئەم پێداویستیانە بە تایبەت لایانی بژێی مامۆستایان ئێمە چاوەڕێ ناکەین سیستەمێکی سەرکەوتووی پەروەردەیمان هەبێت یاخود جێبەجێ بکرێت. ئەگەر سیستەمەکەش سەرکەوتوو بێ چاوەڕێ ناکەین باشی جێبەجێ بکرێت. بێگومان نەک هەر مامۆستا بە تەنها، هەر ئەندامانی خێزانیش، یعنی لە هەرێمی ئێمەدا چەند کەس، چەند هەزار کەس موچەخۆرە کە هەموو سەرچاوی دەرامەت و دەهاتیان بریتە لە موچە، کە چەند لەوانە هاوسەرگیریان پێگەناو ئێستا خاوەنی مناڵن و دایک و باوکن، کە چەند لەوانە بەرپرسیارەتی بەخێوکردنی کۆمەڵێک کەسیان لە ناو چوارچەوەی خێزانەکەی خۆیاندا لە ئەستۆدایە. چەند کەس پیر و پەککەوتە و کەم ئەندام و بە ساڵاتچوو ئێستا لە ماڵەکاندا ئاژین هەمویان چاویان لەسەر ئەوەیە، چەند کەس خانە نشینەوە کە ئێستا چاوی لەو موچەیە. لەبەرەوە نەک هەر مامۆستا بەتەنها، ئەمە کاریگەری هەیە لەسەر هەموو تاچێکی کۆمەلگا وێ بواری یعنی لایانی سایکۆلۆجی مرۆڤەکان بە تەواوەتی بەرەو هەڵوەشان و تێکچوونەچێ مەترسێکی گەورە ڕووی لە تاکان کردو. یعنی ئێمە دێنە دەرەوە نازانین بۆ ئامانج لە کارەکانماندا دیار نییە، قسە لەگەڵ کەسێکاکە هەر لە خۆی لێت تووڕا بێ هەڵ ئەچێ، یعنی کێشەی خێزانی دروستە بێ کە کاتێک توێژنەوەی لەسەر دەکەی و دیراسی لەسەر دەکەی هیچ هۆکارێک نابینیتەوە بۆی کە هۆکاری ئەم کێشەیە چییە. ئەم هەموو تەلاقدان و جیابوونەوەی نێوان هاوسەرەکان لە دادگاکاندا بڕۆ ببینە کە بە دوایە چی نازانی هۆکارەکەی چییە، هەمووی لە یەک خاڵداکەوە بێتەوە. بۆ نمونە ئەویش بریتە لە نەبوونی پێداویستەکانی گوزەرانی ژیانی ڕۆژانە، یعنی نەبوونی موچە، یعنی نەبوونی پێداویستە مادیەکانی دابینکردنی ژیان. باش بۆ باشترکردنی ئەم باردوخەیان بۆ ئەوەی دەرونی مامۆستا سایکۆلۆژیای مامۆستا زۆر باش بێت بۆ ئەوەی خوێندکاریکردن دروستمان هەبێت پێویستە چی بکرێت؟ تەنیا دابینکردنی موچە؟ نا، وەکو وتمان تەنها دابینکردنی موچە نییە، بەڵام دابینکردنی موچە لە پێشەوەی هەموو پێداویستەکانە. چکە بەڕاستی پێداویستەکانی تر چین؟ یعنی بێجگە لە موچە، بێجگە لە موچە وەکو پێمان وتی دابینکردنی ئاسایشێکی جوان بۆ نیشتیمانەکەت. بۆ نمونە ئێمە ئێستا ئەوش کاریگەریە بۆ سەر سایکۆلۆژیای مامۆستا بێگومان، چکە بۆ کاتێک تۆ لە دۆخێکی نائارامدا لە ژنگێکی نائارام و نائاسایشدا ئاژی ئەوەش کێشەیەکی گەورەیە. یعنی بۆ نمونە ئێستا مامۆستا لە قوتابخانەدا دەرسی با بڵێن کۆمەڵایەتی ئەڵێتەوە بە مناڵەکان یا دەرسی مافی مرۆڤ ئەڵێتەوە، باشە تۆوەرە بەراورد بکە چەندە دوورە واقعی سیستمی پەروەردەیی ئێمە کە لە قوتابخانە و خوێندنگا و ئۆرگانە پەروەردەیەکاندا بە مناڵەکان ئەوترێ لەگەڵ ئەو واقعی کە دێتە ژیانەوە لە دەرەوەی ئەو کتێب. یعنی ئێمە وازانین هەموو شتەکانمان لە ناو کتێبدا کۆ کردوتەوە کە چی جیهانی کتێبی سیستمی خوێندنەکە جیاوازە لەگەڵ جیهانی واقعی خۆمان. تۆ مافی مرۆڤ وجودی نییە لە وڵاتی تۆدا، بەڵام کتێبێک خوێندرێت کە ناوی مافی مرۆڤە. تۆ پەیوەندی کۆمەڵایەتەکانی نێوان خێزان خەریکە لەگەڵەوەشێتەوە کەچی تۆ کتێبێک خوێندی کۆمەڵایەتیە. ئەگەر ئەمانە نەبێت یانی نابێت بشخوێنە نابێت بزان بۆ دوا ڕۆژ هیچ نەبێت. ئەگەر با ئێمە ئەڵێن ئەبێ نزیکردنەوەی تەواو هەبێ لە نێوان واقعی ئەو سیستمە پەروەردەیە، ئەو پرۆگرام و مەنهەجە پەروەردەیە کە لە سیستمی پەروەردەییدا پەیڕەوە کرێ لەگەڵ ئەو واقعی کە بەڕاستی ئێمە تیایدا ئەژین. ئێستا پەیڕە و پرۆگرامەکانی خوێندن لە دۆڵێکدان و کۆمەڵگە و واقعی کۆمەڵگەش لە دۆڵێکی تردایە. بە شێوەیەکی گشتی سیاست و فەلسەفی پەروەردەی ئێمە تا چەند گرنگی بە ڕۆڵی مامۆستا داوەنەوە سیستەمەکەدا، ینی بۆ منەبەر لە قەیرانی داراییش تاکو ئێستاش ینی زۆنی مامۆستایانی کوردستان لە پێناو بژێوی خۆیاندا ئیشێکی تریش دەکەن، ینی بۆی بژین، ینی بۆی بژێوی خۆیان و خێزانەکانیان دابینکەن. تا چەند گرنگی بە ڕۆڵی مامۆستا دراوە؟ لە ڕاستیە وەکو نووسینی سەر وەرەقا، وەکو ئەوەی کە کۆمەڵێک تکەی مەرەکەب لە قەڵەمێکەوە هەڵبڕژن بەسەر کاغەزێک داشتمان زۆرە، بەڵام کاتێک دێتە مەیدانی واقع نا. بۆیە
ئێمە وەکو پێڕەوکردنی فەلسەفەیەکی پەروەردەی ڕوون و دیار بۆ هەرێمەکەمان شتێکی وامان نییە، یعنی تاکو ئێستاش مامۆستا وەک پێویست پرانسیپ و بەرنامە و پرۆگرام و سکرێپتێکی ئەو تۆی لەبەردەستان نییە کە بزانێت فەلسەفەی کارەکەی چییە، ئامانج لە کارەکەیە چیە، مەبەستی پەروەردەیەکەی چییە. مامۆستا خۆی پێویستی بە شارەزابوونێکی زیاتر هەیە. بێجگەلەوە لە هەرێمی کوردستاندا زۆرێک لە خەڵکی تر کراونەتە مامۆستا کە لە ڕاستیدا مامۆستانین، ینی بە خولێکی خێرا کراونەتە مامۆستا کە ئەمانە مەسەلە دەرچوونی پیشەیەکان کە دەکرات تواناکان سوودی لە بوارێکی تردا لێوەربگیرێ، بەڵام لەبەر پێویستی کراونەتە مامۆستا لە دێیەکی دوور و ئەمە دووشتی نەخوێندوە کە زۆر گرنگە. یەکەمیان ڕێگاکانی وانەوتنەوە، دووەمیان سایکۆلۆژیای پەروەردەیی. کاتێ مامۆستا لەو دووشتەیە شارەزانە بێت کێشەی گرنگی سایکۆلۆژیای پەروەردەیی چییە؟ ینی گرنگی چییە کە مامۆستا شارەزا بێت لە بواری سایکۆلۆژیای پەروەردەییدا؟ سایکۆلۆژیای پەروەردەیی چەند بەشێکی هەیە، لە چەند بەشێک ئەکۆڵێتەوە. لەوانە مەسەلە گەشەی جەستەیی، گەشەی زانستی هەڵچوونەکان، لایانی ڕەوشتی، هەموو ئەمانە لەگەڵ مەسەلە ئەو بابەتانی کە پەیوەندی بە فێربوونەوەی ئەوەی پەیوەندی بە گواستنەوەی کاریگەریەکانی فێربوونەوە هەیە، هەروەها لەلایانی دەروونتر دروستی کارلێکی کۆمەڵایەتی، تێگەیشتن و کامەڵبوونی مرۆڤەکان، زیرەکی، هەڵسەنگاندنەکان، شێوازەکانی هەڵسەنگن، هەموو ئەمانە و چەندین بابەتی تر لە ناو سایکۆلۆژیای پەروەردەیە جێبێتەوە کە کاتێک مامۆستا سایکۆلۆژیای پەروەردەیی ئەخوێنێ، یعنی تێگات چۆن لەگەڵ کائینێکی سایکۆلۆژیدا تەعامل دەکات کە مرۆڤە، کە قوتابیە، کە خوێندکارە. نەک هەر ئەوە فێرمان دەکات کە چۆن بەڕێوەبەری خوێندنگایەک ڕەفتار و هەڵسەکەوتەکانی چۆن بێ لەگەڵ مامۆستاکانی، لەگەڵ فەرمانبەرەکانی. لەسەر ئەوە لەسەر بەڕێوەبەر زیاتر بوو ئەوانەی کە سەر و مامۆستان بڵێنیان بەڕێوەبەری مامۆستا، ئەمانە لە ئێستا بزانن ئێمە باسمان کرد کە ئێستا قەیران هەیە و موچە زۆر مەسەڵەن ئەگاتە 4 مانگ تا موچەی مامۆستا درێ. سەرباری ئەمانە زۆر جار ئاریشە هەیە یان کێشە هەیە بینی بەڕێوەبەرەکان و بینی مامۆستا یان زەخت لە مامۆستا کرێ. ئەمە چەند کاریگەرە بۆ سەر سایکۆلۆژیا بۆ سەر دەرونی مامۆستا. بێگومان کاتێک ناخۆشترین ئیش ئەو ئیشەیە کە تۆ ئارەزوود لێنی و بە زۆر پێ دەکەن. لەبەرەوە کاتێک بەڕێوەبەر بۆ خۆی پسپۆرنی لە کاری بەڕێوەبەریتێکی خۆیدا بۆ خۆی با بڵێن دەرچووی کۆلیژێکی کارژێڕی و بەڕێوەبردن نییە، هەروە بە تەسکیەک دانراوە، هەروە بەهۆیەک لە هۆیەکان دانراوە کراوەتە بەڕێوەبەر، نازانێت چۆن مامەڵە لەگەڵ بەردەستەکانی خۆیدا بکە. لەبەرەوە یەکێک لەو شتانی کە هەموو کەسێکی وڵاتی ئێمە پێویستە شارەزای تیایدا هەبێ بریتیە لە سایکۆلۆژیای پیشەیی. سایکۆلۆژیای پیشەیی خۆت، یعنی تۆ وەکو پیشەیەکی مامۆستا ئەبێت شارەزابی وەکو بەڕێوەبەرێک ئەبێت چۆن شارەزابی لە کارەکەی خۆتدا. یعنی بۆ تۆ مامۆستایەکی فیزیا ئەهێنی ئەیکەی بە بەڕێوەبەری قوتابخانەیەک، لە کاتێکدا قوتابخانەکەت بۆ خۆی بەڕێوەبەری بۆ خۆی مامۆستای فیزیای نییە، ئەچی شترێنی فیزیای پێڵێتەوە. ئەمەشکان ینی دووجار تواناکانی مرۆڤەکان ئەمرێنی. لەبەرەوە ئەکرێتەوە کەسانی دەرچووی کۆلیژە کارژێڕی و بەڕێوەبردنەکان بکەی بە بەڕێوەبەر و تایبەت بکرێن بە پێگەیاندنی کەسانی بەڕێوەبەر بۆ بەڕێوەبردننی دەستگا و ئۆرگانە پەروەردەیەکان. بۆی ئەم کێشانە دروستە بێ، یعنی وەکو پێم وتی ئەو قەیرانانەش کاتێکە بەڕێوەبەرەکە بۆ خۆی کێشەی لەگەڵ خێزانەکەی خۆیدا هەیە لە ماڵەوە، دێت لە فەرمانگەکەی خۆیدا بەسەر مامۆستاکان ئەتەقێتەوە و بێزاری ئەکات. یعنی ئەمەژێکەکان هەبووە ئەم کێشانە مەسەڵەن لە ماڵ کێشەی هەبێت بێت لە بێگومان لەگەڵ مامۆستاش کێشە دروستکە بەڵێ من خۆم ینی لە ساڵی پاردا بەس لە ماوەی 5 مانگدا 385 کێشەی لەو بابەتانەمان چارەسەر کردووە لەگەڵ یەکێک لە خاتونەکانی توێژەری دەرونی کۆمەڵایەتی باوکاری ئەو، ینی بەس لە ماوەی 5 مانگدا کەیسی 385 کێشەی هەمەجۆر هاتوتە بەردەست. بگەڕنەوە بۆ زیاتر شارەزابوونی لایانی سایکۆلۆژی مامۆستایان بەتایبەت بۆ مامۆستایان بۆ خوێندکاران، چۆن کەسایەتی خوێندکاران شارەزابوون لە لایانی سایکۆلۆژی خوێندکاران، هەروەها جیاوازی تاکایەتی لە نێوان خوێندکاراندا. ئەمانە چۆن دەستەبەر بکرێت بۆ مامۆستا؟ مامۆستا ئیشی خۆیەتی هەوڵ بدات ئەمە یاخود چۆن سیستەمەکە ئەمە دەستەبەر بکات مامۆستا؟ زۆر جوانە. بێگومان تۆ کاتێک دەتوانی پەیامی خۆت بگەینی بە کەسێک کە ئەو کەسە ئامادە بێ بۆ وەرگرتن و تۆش یەکە بە یەکە هەموو کلیلەکانی مێشکی ئەم مرۆڤە و کەسێتی ئەم مرۆڤەت لەلا بێ. لەبەرەوە کاتێک مامۆستا توانێ خوێندکارەکەی فێری زانستی و زانیاری بکات کە خوێندکارەکەی بە تەواوەتی ناسی بێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی جەستەییەوە، لە ڕووی هەڵچوونەکانیەوە، لە ڕووی هەموو لایەنەکانی. لە سیستەمی ئێمەدا ئەمە هەیە؟
زۆر بەکەمی هەیە مەگەر بڵێ هەندێکی لە ڕێگەی ناسیاییەوە بەوەی کە بە حکمی ئەوەی مامۆستاکە بۆ خۆی لە هەمان گەڕێکدانیشە کە خوێندکارەکانی تیا ئەژین ڕەنگە لە ڕێگەی بەرکەوتنی کۆمەڵایەتیەوە لە دەرەوە یەکتری بناسن ئەجنا وەکو پرەنسیپ و بەرنامێکی بۆ داڕژەوە من تەحەدایەوە ئەەکەم کە لە شارێکی وەکو سلێمانیدا 50 مامۆستای لێ نییە کە لە 100 هەموو لایەنێکی تەواوی خوێندکارەکانی خۆی بزانێ و لە بەردەستیا بێت و بۆ هەر یەکەیان فۆرمێکی تایبەتی کردبێتەوە لەسەر ناسینی و یاخود 20 مامۆستا نابینیتەوە کە ژمارەی هەموو مۆبایلەکانی دایک و باوکی هەموو تەلەبەکانی لەلای لە حاڵەتی پێویستدا پەیوەندیان پێوە بکات. بەڵێ لە کەواتە لە ئێستا سەرەتا باسمان لە قەیرانەکان کرد بەگشتی کاریگەری لە سەرلایەنی سایکۆلۆژی مامۆستا کەواتە لە ئێستادا مامۆستا کەسایەتی مامۆستا لە ڕووی دەرونیەوە لەژێر فشارێکی گەورەدایە بێگومان چۆن دەتوانرێت ئەم فشارە کار بکرێت بۆ کەمکردنەوەی ئەم فشارلانی کەم ڕەنگە ئێستا نتوانین ئەین چاوەڕێوە نەمین ڕەنگە بەم قەیرانە بەم زوانە چارەسەر بێت ینی چۆن دەتوانرێت ینی لە ئێستادا ئەم فشارانە کەم بکرێت یاخود کەمترین کاریگەریان بۆ سیستەمی پەروەردە هەبێت مامۆستا خۆی ئالێتێکی لە بەدەستایە ئەمە بکات ئەوە خۆی کێشەکە هەر ئەوەیە ئێمە ناکرێنی چارەسەرکردنی هەموو کێشەکان هەر ببەستینەوە بە قەیرانەوە و قەیرانیش هەر ببەستینەوە حکوومەتەوە یعنی هەوڵاتیانیش بەشداریان هەیە دەستگا و ئۆرگانەکانیش ڕۆڵیان هەیە تاکەکانیش بۆ خۆیان دەوران هەیە مامۆستاش بخۆی بەشێکە لە دروستکردنی قەیرانەکەەوە بەشێکیشە لە دروستکردنی چارەسەر لەبەرەوە ئەبێ ئەی باشە کێشەکان بە چیەوە بستن ئەگەر قەیرانی دارایی کاریگەری نەبێت بۆ سەر سایکۆلۆژیای مامۆستا کێشەکان بە چیەوە بست من ناڵێ من ئەڵێم بە پێچەوانەوە کاریگەرترین شت بۆ سەر بارودۆخی دەرونی مامۆستایان و فێرکاران و سەرجەم کارە و کارمەندانی بواری پەروەردە و فێرکردن و ئۆرگانەکان بریتە لە قەیرانەکان یعنی ئەو قەیرانی کە ئێستا هەیە کوشندەترین باسمان لەوە کرد کە ڤایرۆسێکی زۆر کوشندەیە کە گەورەترین کاریگەری بەجێهێشتووە لەسەر باری دەرونی و کەسێتی خۆمان ناخمانی ماندوو کردووە یعنی پەژارێکی زۆری بۆ دروستکردین پشێوی و پەرتەوازەیەکی زۆری بۆ دروستکردین ناتوانین کۆنتترۆلی خۆمان بکەین ناتوانین کۆنتترۆلی هەڵچوون و ئینفعالاتەکانی خۆمان بکەین یعنی ئەمانە هەمووی وای کردووە کە تاچی ئێمە چ مامۆستا بێ یان لە هەر پیشێک لە پیشەکاندا کار بکات ناتوانێت کە بە شێوەیەکی سەرکەوتو مۆفەق کارەکەی ئەنجامدا ناتوانێت بەرهەمێک بدا بەدەستەوە کە کوالێتی پێویستی هەبێ بۆ کۆمەڵگە بۆیە مەسەلا بە درێژایی چەند ساڵی پرۆسەی پەروەردە کەسانێکی ئەوتۆ وەک پێویست پێ نەگەێنراون لەناو پرۆسەی پەروەردەیەدا ئەمڕۆ کە بتوانن فیدباکێکیان هەبێت و بتوانن خزمەتێک پێشکەش بکەنەوە بەڵێ ئێستا مامۆستانی ئەو فشارانی کە لەسەر مامۆستا هەیە بەراورد بۆ ئەرکەشەی کە لەسەر شانێت یعنی دەکرێت لە بەرامبەرەوەی کە لەبەرەوەی بۆ نەموچە نادرێت کۆمەڵێ گرفتی جۆراجۆر هەیە لەناو وڵاتەکەماندا ینی بلانی کەم دەکرێت بەشێک لە ئەرکەکانی مامۆستا کەم بکرێنەوە یاخود چاوپۆشی بکرێت لە بەشێک لە ئەرکەکانیدا بۆ ئەوەی فشارەکە زیاتر نەبێت لەسەری لە ئێستا کێشەکە لە دانانی سیستمەکەدا هەیە یعنی ئێمە کۆمەڵێکی زۆر مادە و بابەت و دەرسمان کەڵەکە کردووە لەسەر تەلەبەکە ڕەنگە پێویست نەکابی خوێنێت یعنی کۆمەڵێک دەرس و مادە هەیە کە حەقوانیەمانە لە سیستمی پەروەردە بێت تۆ کاتێک ئەزانی مناڵێک بارە و توانا و لێهاتوویی لە بواری وەرزشدا هەیە ئەوە چییە من دەمەشغوڵیەکەی بەم هەموو ئینگلیزی و عەرەبی و فیزیا و چیمیا و بابەتانە بۆ بەقەدەر پێویستی مادەکەی خۆی بەقەدەر اختصاسەکەی خۆی کەسبێنتیایدا ئەبێتە کەسێکی پرۆفیشنال بۆ بەقەدەر ئەوە نەخوێن بۆ ئەم شتە زیادانە بخوێنێ لەبەرەوەی خوێندنی هەموو ئەم شتە زیادانە زۆر جار مامۆستا شەکەت و ماندووەکە ئەنجا ئێمە بۆی مساعدەی بکەین بۆ یارمەتی مامۆستا بدەین بین هەندێک لەو دەرسانە کەم بکەینەوە بین هەندێک لە دەوام کەم بکەینەوە بین لە بەرامبەر ئەوەشدا هەندێک لە موچە کەم بکەینەوە بەڕاستی ئەمانە گاڵتە پێکردنە بە خۆمان یعنی ئەمانە چارەسەر نین بۆ کێشەکە نەکەمکردنەوەی موچە کەمکردنەوەی دەرماڵەکان نەکەمکردنەوەی دەوامەکان ئەمانە حەل نین بۆ چارەسەرکردنی قەیرانەکە ئەبێ بیر لە چارەسەری زۆر باشتر و ئەکتیڤتر بکرێتەوە یا ئەساسەن غەڵەتەکەی لەوەدایە کە زۆرینەی بودجێ هەرێمی کوردستان دوای وەزارەتی پێشمەرگە تەرخان ناکرێت بۆ پەروەردە لە هەموو وڵاتاندا پەروەردە ئەگەر یەکەمین بودجە نەبا دووەمیان نەبات خۆ ئەگەر بەهۆی وەزارەتی تەندروستیەوە دووەمیشیان نەبات سێمیانی ئەوە بەڵام لە وڵاتی ئێمەدا تاکو ئێستا کەمترین بودجە بۆ پەروەردە تەرخانەکرێت لەبەرەوە ناتوانێت ڕاهێنان بکەیت بە مامۆستایان ناتوانانی خول بکەیتەوە ناتوانانی پرۆگرامەکان شتی تازەی بۆ زیاد بکەیت ناتوانانی بەشێک لە دەرسە پراکتیکەکان بەریتە دەرەوە ناتوانانی گەشتی زانستی بکەیت ناتوانیت پشکنینی تەواو بۆ خوێندکارەکان بکەیت لە ڕووی سایکۆلۆجی و لە ڕووی جەستەی و لە ڕووی تەندروستیەوە یعنی یەک دنیاشت هەیە کە تۆ ناتوانانی بیکەی لەبەرەوە نەکارەوە تەنانەت حانوتەکەی قوتابخانە یعنی ئەو کافتریایە و ئەو حانوتەی کە لە قوتابخانەکەشدا هەیە کە دەستکەوت و داهاتێکی زۆر کەمی هەیە ئەوەش وەک پێویست لە 100% ناتوانانی بۆ قوتابخانەکەی خۆت خەرجی بکەیتەوە ناتوانانی یارمەتی دوو
خوێنکاری هەژار و داماوی پێ بدە ینی هەموو ئەمانە لاوازکردنی پەیوەندیەکان نهاتنە پێشەوەی کەرتی تایبەت لەناو لە پرۆسەکە ئەمەش کێشەیەکی گەورەیە ینی کەرتی تایبەت لە پرۆسی پەروەردە وەکو تیجارەت هاتوتە پێشەوە کە بەس تەنها دەیەوێت خێرا زانکۆیەک بکاتەوە پەیمانگایە بکاتەوە خوێندنگایەکی ئالی بکاتەوە بە پارەیەکی زۆر کە ئەمەش دیسانەوە بەس کوڕە مەسئول و کچە مەسئول و مناڵی دەوڵەمەندەکانی سادەی لەکات کە ئەمە دیسانەوە خۆ دەوڵەمەندکردنە نەک هاتنە پێشەوە لە پرۆسی پەروەردە چەند کەستان بینیوەکە وەک پێویست قوتابخانە دروست بکات وەک پێویست دعمی تەلەبەکان بکات وەک پێویست زۆپا و پێداویستی و نەورد بۆ قوتابخانەکان دابین کات وەک پێویست خولێکی تایبەتی و ڕاهێنان و پەرەپێدانی توانەکان و بەهێزکردنی توانای خوێندکاران بکاتەوە لەسەر ئەرچی خۆی بەبێ بەرامبەر بۆ خوێندکارانی هەژار. مامۆستا قسەیەکی ترە نامانەوێت وەکو هاندانێک بەکاربێنن لەگەڵ مامۆستان بەڵام باس لەوە ئەکرێت کە دوای ئەم کۆرسە مامۆستاکان دەستەکەن بە بایکۆتکردنی هۆڵی خوێندن دیسانەوە پێشتریش مان بینی کە خۆنیشاندان کرا و بایکۆتی خوێندنیش کرا بایکۆت چارەسەرە؟ لە ڕاستیە ئەوە پێش ڕوودانی ئەم کارە ساتانەوە ئەم حاڵەتانەوە بووتوان پێش ڕوودانی قەیرانەکان بیرلەوە بکرایەتەوە کە چارەسەری کێشەکان بکرێت ئەم هەموو مامۆستایە تەعین نەکرایە کاتێک کە پێویست نیە ئەم هەموو تەعین بکرێت ئەم هەموو فەرمانبەر و مۆزەف و نازانم چیە نەبووە کاتێک کە پێویست نیە ئەمە یەک بەڵام کاتێک کە حاڵ دەگات ئەوە من پێم وایە هەر لە پاڵەوە پرۆسەیەدا پرۆسەکە بەگشتی هەر ڕابگیرێت زۆر باشترە لەوەی کە بە شێوەی لە توپەت بێت و ینی بەڕاستی من هەموو ڕۆژێ بێم لەبەر دەرگاکەی بەرپرسەکان و حکوومەتدا بکەم برم داوای مافەکەی خۆم بکەم ینی مامۆستایەک 4 مانگە موچەی وەرنەگرتووە بەو هەموو شخصێت و کەسێتی و بەرزەی خۆیەوە کە لە سەرەتاوە باسمان لێەوە کرد کە مامۆستا چەند بەرز و گەورەیە هێشتا بچێ لافیتەیەک بەدەستەوە گرێت و بینێ بە سنجێەوە و بچێ لە بەردەمی بەرپرسێکدا یان وەزارەتێکیان پێداوای بۆ نمونە ینی هەموو چین و توێژێک سندیکایی تایبەت بەخۆیە بۆ مامۆستایانیش وەکو ڕێکخراوەکانی تری کێتی مامۆستایان یان ئێمە لاوازی ڕۆڵی ڕێکخراوانەیە کە مامۆستا ناچارە دەرگای قوتابخانەکان دابخات یاخود چی ینی ئەمە ئەرکی کێیەکە ئەمە بکات مامۆستا عقلەتی نەقابی تا کوێستا لە وڵاتی ئێمەدا جێ خۆی نەگرتووە لەبەرەوە من پێم وایە چێتی مامۆستایانیش هەر بچووکراوێکی تری پەرلەمانە هەر بچووکراوێکی تری حکوومەتە پێگاتەیەکە لە واقعی ئەو کۆمەڵگەی پێگاتەیەکە تەنها لە حیزبەکان لەبەر ئەوە بەڕاستی ئەوان ناتوان وەک دەستگایەکی بێلایەن وەک سندیکایەکی بێلایەن و سەربەخۆ ڕاستە و ڕاست ئیشی مامۆستایان بکەن و بەرگری مامۆستایان بکەن گلەی ئەومان لێ هەیە زایدەن چاوپۆشیش لەوە ناکەین کاندێکاری باشیشیان کردووە بۆ نمونە من یەک نمونەت بۆ هێنمەوە کۆمەڵێک لە دەرچوانی کۆلیژی پەروەردەی کراوە لە کەرکووک خوێندنیان تاو کرد ئەمانە تقریبا 6 وەز بەتاوایان کرد هەمویان تعدیلی شادیان بۆ کراوە بە ڕێکی ڕۆشت و ئێستا هەیان ماستەرە خوێنێ من بۆ دەهێنم کە ئەندام پەرلەمانە ئێستا خانەنشین کراوە بەو شەهادەیە بۆ بە ئەندام پەرلەمان و هەر بەوەش تاعین کراوە ئێستا خانەنشینیش کراوە بەڵام کۆمەڵێکی تر کە دوا کۆمەڵن کە ئێستا هەن تاکو ئێستا چەندین جار چوونە لای سەرۆکی حکوومەت چوونە لای وەزارەتەکان چوونە لای پەیوەندیدارەکان تاکو ئێستا تعدیلی شەهادەکەیان بۆ نەکراوە باشە ئەمانە ئەم جیاوازیە بۆ بەڵام کۆمەڵ کەسانێکەیە هەر لە ناو ئەوانەدا کە بە تەسکیە حیزبی شادەکان بۆ تعدیل کراوە لەبەرەوەی پێویستیان پێوە لە موقعێکدا شادەکان بۆ تعدیل کردوون لەبەرەوەی کە سەر بەلایەنێکە لەبەرەوەی خزمی فڵانە کەسە کۆمەڵی کەس بۆی کراوە بەڵام کۆمەڵیشتر بۆی نەکراوە ئەم نائەدالەتیە بۆچی تاکو ئێستاچێتی مامۆستایان نهاتوتە سەرخەت بۆچی ڕای نەگەیاندووە کە بەگشتی هەموو بێنە سەر شەقام و داوای لافێکی سروشتی خۆیان بکەن سپاس مامۆستا دیارە بابەتی پەروەردەران گفتوگۆی زۆر هەڵبگرێ بەڵام کات دەرفەتمان نادا سپاس مامۆستا عەزیز ئەلانی نووسەری بواری پەروەردە و سایکۆلۆژیا جارێکی دیکە بەخێبێت بۆ بەرنامەکە و باین باش